ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. لزنجير باسكان من درباري باشترين سرمشق كرسول الله صلى الله عليه وسلم امرو باسی دادگەری پێغەمبەر ئەکەین، عدل النبي صلى الله عليه وسلم. خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە زۆر شوێنی قورئانە ئەمر بە عەدالەت ئەکات و داوا لە پێغەمبەران و لە پێغەمبەری خۆشمان و لە مسلمانانیش ئەکات کەوا عادل بن، دادپەروەر بن. لە سورەت نیسا ئاەتی 58 خوای تعالی ئەفەرمێ: إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل إن الله نعم ما يعظكم به إن الله كان سميعا بصيرا. خوای تعالی ئەمرەکە بە ئێمەی ئیمانداران کەوا ئەمانەتەکان بگەێنینەوە دەستی کەسانی خۆی. ئەگەر حکممان کرد لە نێوانی خەڵکیە بە عەدالەت و دادگەری حکم بکەین، بەڕاستی باشترین ئامۆژگاری خوایە، جوانترین ئامۆژگاری ماناکە خوای تعالی و خۆشی بیسەرە و بینەریشە. لە سورەت مائیدە ئاەتی 8 خوای تعالی فەرمێ: يا أيها الذين آمنوا هەر هەمومان كونوا قوامين بالقسط، هەڵسن بە دادگەری بە جوانی، پێی هەڵسن دادگەری بەجێبێنن. ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا. تو ئەگەر قینت لە کەسێک بێ، ئەگەر کەسێکت خۆش نەوێ، ئەگەر لەگەڵ کەسێکا کێشەیەکت هەبوو بێ بەر لە حکم و دەسڵات یان لە کاتی حکم و دەسڵاتیشا، تۆ لەگەڵ کەسێکا کێشەیەکت هەیە بەڵام پەیوەندی بە دەسڵاتەکەوە نییە، کێشەی شەخصیە، خوای تعالی ئەفەرمێ ئەو کێشە شەخصیانە، ئەو قین و ڕقە شخصيانه با تأثير نكا على عدالتكت. اعدلوا هو أقرب للتقوى واتقوا الله لخوا بترسم. پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم عدالتي طبعا لقرآن وكو باسمان كل زور شوێنە باس عدالت کراوە، هەروەها لە حەدیثی پێغەمبەریشا لە ژیاننامەی پێغەمبەر صلى الله عليه وسلم. بەڵام من هەندێک ئەوەی کە هاتبێتە خەیاڵم بۆ جەنابتان ئامادەیکەم لە باسی عەدالەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم عەرزی جەنابتان یەکەم. عەدالەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا لەسەر خودی خۆشی، لەسەر کەس و کارەکەشی. عەبدوڵای کوڕی مەسعود ئەڵێ لە ڕۆژی بەدرا لەبەر ئەوەی سواری نەبوو 3 کەس و سواریەکمان هەبوو، يعني هر 3 کەس حشترێکمان هەبوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوتوو لەگەڵ عەلیە و لەگەڵ یەکێترا، يعني 3 کەس و حشترێکیان هەبوو. هەر ماوەیەک مەسەلەن هەر سەعاتێک یان بەقەدەر ئەو کاتە بەقەدەر زکر حەسابیان نەکرد. بۆ نمونە ئەوەنە لا إله إلا الله بکەی، ئەوەنە سبحان الله بکەی، بەقەدەری سەعاتێ بۆ نمونە ئێسەی خۆمان هیچیان سواریە بوون. جا أبو لبابة وعلي قرار دابو يعني وكو بڵێ پێغەمبەر صلى الله عليه وسلم زیاتر سوار بێ، بەشی پێغەمبەر زۆرتر بکەن. جا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی ئەوە چییە بۆ ئەتانەوێت يعني من زۆرتر بمێنمەوە لەسەر حشتەکە؟ وتیان وەڵڵی پێغەمبەری خوا لە خۆشەویستیە. فەرمووی نا، بە هیچ شێوازێک ما أنتما بأقوى مني، ئێوە لە من بەهێزتر نین، ولا أنا بأغنى عن الأجر منكما، ئێوە لە من بەهێزتر نین بڵێم وڵا ئێوە با بە پێڕێ بکەن. ئەمجا من لە ئێوە وەکو ئێوە منیش پێویستم بە ئەجر و پاداشتە، بۆیە با منیش دابەزم بم هینەکە بۆ سەنن وڵاقەکە، با ئێوەش سرەی خۆتان بەجێ بێنن.
يعني حتى تنانت لسواري حيواني شا وڵاخی شا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزی کردو عەدالەت جێبەجێ بکا. عەدالەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو خزمان و دۆستانیە. ئافرەتێک لە عەشیرەت لە تیرەیەک لە تیرەکانی قوڕەیش دزی کرد و مەسئلەکە گەیشتە مەحکەمە، گەیشتە بەردەم پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڕیاری حکمی شەرعی لەسەر دەرکرد. بڵێم زەلام نەما لە پیا و معقولانی قوڕەیش تەکلیف لە پێغەمبەر نەکا ئەمە جێبەجێ نەکە. ئەیانوت عەیبە، ئەوێتە عەیبەیەک بۆ قوڕەیش. آخر کەس ئوسامە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە باوشی خۆیان گەورەی کردبوو زۆر خۆشەویست، تەکلیفیان لە ئوسامەش کەوتیان ئوسامە بەڵکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆی زۆر خۆشەوێ لەسەر ئەو مەوزوعە قسەی لەگەڵا بکەی. ئوسامە کە چووە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بابەکەی کردەوە بابەتەکەی باس کرد، پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر تووڕە بوو، ڕەنگی تێک چوو، فەرمووی ئوسامە شەفاعەت و تکا لە حەدێک لە حدودی خوایە ئەکەی؟ ئوسامە ئەفەرمێ نەمەزانی چی بکەم، یعنی نەمەزانی چۆن خۆم دەرباز کەم و دەرچم لەوێ. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چووە سەر مینبەر فەرمووی موسڵمانان قەومەکانی پێچ ئێوە بۆیە تیا چوون چونکە ئەگەر کەسێکی ناودار کەسێکی بەناوبانگ خاوەن عەشرەت دزی بکردایە عەفیان نەکرد، چاوپۆشیان لێ کرد، بەڵام فەقیر و هەژارێک و بێکەسێ دزی بکردایان خراپەیەکی بکردایە ڕێک حکمە شەرعیەکەیان لەسەر جێبەجێ کرد. فەرمووی إنما أهلك الذين قبلكم أنهم كان إذا سرق فيهم الشريف تركوه وإذا سرق فيهم الضعيف أقاموا عليه الحد وأيم الله قسم بذات الله لو أن فاطمة بنت محمد سرقت لقطعت يدها. قسم بخوا قسم بذات الله ئەگەر فاتیمەی کچی محەممەد ئەو دزیە بکە ئەبێ لەسەری جێبەجێ بکەم، حکمە شەرعیەکەی لەسەر جێبەجێ بکەم. ئیمامی بوخاری و ئیمامی موسلم ئەیگەڕنەوە. عەدالەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نێوان ئەصحابەکانیا و لە نێوانی حتا بێگانەشە حتا جوولەکەیش. کابرایەک لە موسڵمانان ناوی توعمە بوو، قەڵغانێکی دزی، قەڵغانەکە لەناو ئاردا بوو، لەناو گونەیەکی ئاردا بوو، کاتێک بردبووی شوێنی ئاردەکە شوێنی کەوت هەتا گەیە ماڵیان. بەیانی خەڵکەکە شکاتیان لای پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم و ڕچەی ئاردەکەیان هین کرد تا ڕۆیە ماڵ توعمە. توعمە ئەمەی زانی پێیان زانیە یا پێزانن لە ترسا بردی خستە ماڵ برادەرێکی خۆی جوولەکە. کاتێ چوونە ماڵی توعمە سەیریان کرد، قەڵغانەکە نییە، زۆر گەڕانیان دۆزیەوە، دوای ئەوە تەماشایان کرد ڕچەی ئاردەکە ئەچێ بۆ ماڵی کابرایەکی جوولەکە. کابرای جوولەکە هات، قەڵغانەکەیان طبعا لە ماڵیانە دۆزیەوە، هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی ئەی محەممەد من توعمە هێناوێتی و توێتی بۆمی هەڵگرە، منیش وام زانی خۆیەتی. کە سوکارەکەی توعمەیش کە مسلمان بوون سەحابەی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم هاتن و دەستیان کردە ئەیلا ئەولا بۆ ئەوەی توعمە هیچی بەسەرا نەکەوێ، خەریک بوو قرار لەسەر کابرای جوولەکە بدرێ تا خوای تەعالا وحی نارد کەوا ئەی محەممەد ئاگات لێ بێ توعمە دزەکێ. کابرای جوولەکە تەنها هەڵی گرتووە، بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڕیاریدا لەسەر توعمە کەوا حەقی شەرعی لەسەر جێبەجێ بکرێ. کابرای جوولەکەی عەفو کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم. عەدالەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو خێزان و ماڵ و مناڵی خۆیە. طبعا براینە لەوانەیە ئێمە کەسمان کار بەدەست نەبین، دەسڵاتێکی وامان نییە خەڵک لەژێر دەستمانە بێ و عەدالەت جێبەجێ بکەین، بەڵام هەموومان دەسڵاتمان بەسەر ژن و مناڵەکانی خۆمانمانە هەیە لە ماڵەوە. تەماشاکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن معاملەکە لەگەڵ خاوخێزانیە.
پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند خێزانێکی بووە تەنانەت لە ماڵا و لە سەفەریشا حەوڵی داوە ئەو پەڕی عەدالەت بپارێزێ ئەو پەڕی دادگەری بپارێزێ بۆ سەفەریش پێغەمبەر صلی الله علیه وسلم بچوایە تیر و پشکێ کرد قورعەی ئەکرد لە بینی خێزانەکانیە کامیان دەربچوایان ئەوەی ئەبرد لەگەڵ خۆیان و ئیتر لە هەموو شتەکانی تریشا لە خواردنە لە جلوبەرگە لە هەموو شتێکە محاولەیە کرد ئەو پەڕی عەدالەت بپارێزێ و ئەی فەرموو خوایە اللهم هذا قسمي فيما أملك ئەوەی لە دەستی منایە لەلایەن مادیەوە لەلایەن ئەوەی لە توانای بەشەرا بێ من هەوڵم داوە قەسەم و عەدالەت بپارێزم فلا تلمني فيما تملك ولا أملك شتێکیش کە لە دەسڵات منایە مەسەلەی دڵ مەسەلەی ناو دڵ کە دەسڵاتی منی تیانیە لەسەر ئەوە لێم مەگرە خوایە جاری وا هەیە تۆ کەسێکت دوو کەسن هەردووگیان ڕێزیان لێ ئەگری مەسەن دوو خێزانت هەیە هەردووگیان ئەو پەڕی هەوڵی عەدالەت ئەکەی لە بینیانە بەڵام یەکێکیانت خۆشتر ئەوێت تا ئەوی تریان ئەو خۆشەویستیە نابێ لە ناو دڵ دەرچێ نابێ بگاتە سەر زمان نابێ بگاتە کردارەکانیش یعنی نابێ لای خێزانەکەت بڵێ وەڵام من تۆم لەوەکەی تریان خۆشتر ئەوێ بە هیچ شێوازێ و نابێتیش لایەنی مادی و لەلایەنی معنەویەوە دەرکەوێ بۆ نمونە دوو شەو لە لای ئەم ژنەکەت ببی و شەوێک لە لای ئەویان بی نابێت صرفی ئەم زیاتر بکەیت و صرفی ئەو فەرق بکەیت لە مەسروفا لە بینیانە ئەوە یعنی ئەوە جیاوازە تو یەکێ لە ژنەکانت بۆ نمونە 5 مناڵی هەیە ئەوی تریان مناڵی نییە یا 1 مناڵی هەیە ئەو کاتە مەسروفی ژنەکان باوەک یەکوا بێ مەسروفی مناڵەکانی جیاوازە ئەو پەڕی ئەبێ عەدالەت بپارێزی حتا ئەگەر ئەو خێزانەکەت نەخۆشیش بێ تۆ هەر حەبێ حەقەکەی بدەی ئەگینا تۆ گوناحباری چونکە مەسئلەکە پەیوەندی بەوە نییە ئەم نەخۆشە و هەر مەسائیلی سەرجێیی نییە مەوزوعەکە ژن پێویستی بە مێردەکەی هەیە لە لای بێ هەست بە ئەمانەکە ئەگەر هەستکان مێردەکەی ڕێزی لێ ئەگرێ لەگەڵ یا ئیدارەی ماڵەکە بۆیە زۆر پێویستە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەلایەنی ئەوە زۆر زۆر عەدالەتی ئەپاراست ئەمجا لە مەسەلەی عەدالەتی بینی ژن یعنی ئەو مێردانەیان ئەو پیاوانەی کە دوو ژنیان هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمەش ئاگادار ئەکات و ئەفەرمێ من كانت له امرأتان فمال إلى أحدهما جاء يوم القيامة وشقه مائل رواه مسلم هەر کەسێ فەرق بکا لە بینی دوو ژنەکەیە دوو خێزانەکەیە یعنی لایەنی مادی نەک ئەوەی ناو دڵ وەکو باسمان کرد لە گفتارە و لە کردارە ئەگەر فەرق بکا لە ڕۆژی قیامەتە بەلاری دێتە حزوری خوای تەعالە یعنی لە ڕۆژی قیامەتە هەموو خەڵق ئەزانێ ئەم پیاوە ناعادل بووە هەموو خەڵق ئەوانەی کە قاچیان یعنی نوقسانیەکی هەیە کەم ئەندامن چاکە بنەوە بەڵام ئەوان چاک نابنەوە ئەوان لارە بنەوە لەبەرەوە ئەبێ ئاگامان لێ بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نێوانی کچەکانیە زۆر عەدالەتی ئەپاراست و زۆر ڕێزی لە کچەکانی ئەگرت تا سەر ئێسقان یعنی ئێمە ئێستا طبعا من پیاوی وا هەیە ئێستا وەفاتی کردو خوا عافیکە کە سوکارەکەی و خێزانەکەی و کچەکەشی زۆر جار بە من ئەیانت مامۆسا تەمەی فڵانە کەس بکەیە لە وتاری جمعە فڵانە مەسەلە باسکە منیش ئەبوو چییە ئەیانوت ئەم باوکە بە هیچ شێوازێ ڕێز لە مناڵەکانی ناگرێ بە تایبەت کچ هەر کچێکیشی شوو بکە ئەڵێ ئەتر ڕوو مەکەرەوە ماڵی من ئەخر ئەمە چۆن خوا قبوڵەکە ئەخر ئەمە مخالەفەی دینی پێغەمبەرە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کچەکانی باتایەنەوە هەر دەربکەوتایەن یەکسەر هەڵەسا لە بەردەمیان سبحان الله هەڵەسا لە بەردەمیان ماچی نێو چاوانیە کرد ئەگەر تر جارێ دوو جار سێ جار باتایە تۆ لە ڕۆژێکە کاتێ شووی کردە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەی ئەکرد ماچی ناو چاوانیە کرد یعنی ئاوا ڕێزی لیانەگرت بۆ ئەوەی ئەو کچە هەستکە باوکی ڕێزی لێگرێ هەستکە پشتی هەیە
ماچی ناوچاوانێ کرد و ئەی خستە شوێنەکەی خۆی لە جێگاکەی خۆیان دائەنا و بەردەوامیش فاتیمە بە تایبەتی کە نزیک بوو ماڵیان لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەردەوام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچوو بە ماڵیان و لەگەڵ خۆی و عەلییا دائەنشت لە بەینیانە دائەنشت جاری وەها بوو ئەوان ڕاکشابوون ئەی فەرموو هەڵمەسن یعنی لەبان جێگاکە ڕاکشابن ئەچوو لە بەینیانە دائەنشت و قسەی بۆیان ئەکرد نصیحەتیان ئەکرد شەو ئەڕۆی جاروا بوو جاروا بە ڕۆژ ئەچوو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاوا بوو لەگەڵ مناڵەکانیە ڕۆژێکیان سەحابەیەک هاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوی بەشیر بوو هات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا عەمرەی کچی ڕەواحە ژنی بەشیر بووە بەشیری ناردووە بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم طبعا ئەمە ژنی دووهەم بووە تەکلیفێکی زۆر زۆری لە پیاوەکەی کردووە کەوا مڵکێکی هەبووە بیدا بە نوعمانی کوڕی ژنی دووەمە و نازی هەیە و ئەوەکو لای خۆمان ێستا ژنی دووەم دایمەن نازدارە ئاوایە بە تەبیعەت یعنی بە تەبیعەت ژنەکان ئاوان ئەو پیاوانەی ژن هێنن ژنە دووەمەکان فەزڵە دەنە سەر یەکەمەکانیانە هەشی عەکسەکات هەشی عەکسە هەشە هەر یەکەم فەزڵدا بەسەر دووەمە مادام تو بوو بە خێزانت نابێ هیچیان فەزڵ بدەی بەسەر ئەویتریانە المهم ئەبێ ئەو مڵکە تایبەت بکرێ بە نوعمانەوە وتی باش ئەمیش یەکسەرت وتی باش وتی آخر بەمە ڕازی نابم ئەبێ بڕۆی بەلای پێغەمبەر صلی الله علیه وسلم عەقدێکم بۆ بنووسی و پێغەمبەر بکەیتە شایەت نەکات دوایی خۆت شتێکت پێ بێ کوڕەکان و مناڵەکانی ترت بێژن وەڵا ئێمە ڕازی نابین چووە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا کچەکەی ڕەواحە تەکلیفی لێ کردم کە فڵانە مڵکم بدەم بە نوعمان منیش دامە پێی بەڵام ئەڵێ ئەبێ پێغەمبەر شایەت بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەعطەیتە سائیرە وەلەدیکە مثل هذا بە مناڵ کچ و کوڕەکانی ترت ئەلەو شێوازەتدا یعنی ئەو مڵکی لەو شێوازەت بە ئەوانیشدا وتی نەوەڵا لا قال فاتقوا الله ڕووی کردە هەموو سەحابەکان ومسلمانان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی فاتقوا الله وأعدلوا بين أولادكم فەرمووی مسلمانان لەخوا بترسن و عەدالەت و دادگەری بکەن لە نێوانی مناڵەکانتانە بەشیر چوویەوە بە ژنەکەی وتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وای وتووە لێی سەندەوە نەیدا پێی زۆر گرنگە خۆشەویستەکانم ئێمە ئەم عەدالەتە بپارێزین ئێمە هەموومان حەزەکەین مناڵەکانمان گشتی وەک یەک وابێ لە چاکیە بەرامبەرمان بەڵام کاتی ئەبەخشین ئەمە فەزڵە دەین بەسەر ئەوە و ئەو فەزڵە دەین بەسەر ئەمە دواییش گلەیی ئەکەین دواییش گلەیی ئەکەین لەملا لەولا لەولا وەڵا فڵانە کوڕم خراپە و فڵانە کوڕم خراپە و ئێ بابە تو ئەمیان ژنت بۆ هێناوە سیارەت پێداوە خانووت بۆی کردووە ئەوی تریان هیچ لەوانە بۆ نەکردووە دوایی ئەتەوێ وەکو یەکی شوابن ئەتەوێ باشیش بن مناڵی ئەمان ژنی ئەم ڕێزی لێگری مناڵەکانی بانگەکەی ئەیان گریتە باوشۆ ماچیان ئەەکەی چیان بۆ ئەەکەی چیان بۆ ئەەکەی ئەویان کە ئەنەهو مناڵەکانیان بێگانەیە ڕێزیان لێ ناگری ئاخر ناکرێ ئاخر ئەمە تەفریقە دروستەکە عەدالەت زۆر زۆر گرنگە عەدالەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دابەشکردنی ماڵە لە دابەشکردنی سەروەتا بەسەر خەڵکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شێوەیەکی عادلانە بەو شێوەی کە خوا بێوێ هەموو ئەو پارانە بەهاتایە زەکات سەرفترە دەستکەوتی جەنگ غەنیمەی جەنگ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو شێوەی کە خوا فەرموویەتی دابەشیە کرد ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەریکی دابەشکردن بوو کابرایەک داپەڕی وتی ئەی ناوی خۆی سەرەی تەمیمی بوو وتی ئەی پێغەمبەری خوا عەدالەت کە یا رسول الله ئەعدل سبحان الله جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی وەیلەک نەکبەتی بۆ تۆ ئەی خۆی سەرە ومن يعدل إذا لم أعدل ئەگەر من عەدالەت نەکەم ئیتر کی عەدالەت کە ئەگەر من عەدالەت نەکەم ئیتر کی عەدالەت بکە متفق عليه
عدالەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم حتى تەنانەت لەگەڵ مشریکەکانیشە. لە غەزای حونەین مسلمانان پێویستیان بە بڕێک شمشێر و قەڵغان و ئەوانە بوو بۆ جەنگ. کابرایەکە بوو لە فەتحی مەکەیە کە پێش چەند ڕۆژێک بەر لەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەکەی ئازاد کرد. ئەم کابرایە دژایەتی پێغەمبەری کرد هەر لە ئەوەڵ ئیسلامەوە تا ئەو ڕۆژە کە پێغەمبەری خوا فەتحی مەکەی کرد و مەکەی ئازاد کرد ئەو هەر مسلمان نەبوو کە ناوی سەفوانی کوڕی ئومەیە بوو. باوکی هەر دژایەتی پێغەمبەری کرد پاشان خۆیشی. پێغەمبەری خوا بیستی سەفوان بڕێ قەڵغان و شمشێری زیادەی هەیە، ناردی بە شوێن سەفوانە وتی سەفوان پێویستمان بە بڕێ قەڵغان و شمشێر و ئەو جۆرە شتانەیە. ئەویش وتی وەغەصب ئەی محەممەد یا وەعاریە وەسپاردە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی نەوەڵڵا وەسپاردە ئەمانەوێ بمان دەرێ دوایی شەڕەکە تەواو بوو جەنگەکە تەواو بوو پێتە دەینەوە. ئەویش دایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جا کاتێک جەنگەکە کۆتایی پێهات هەندێک لە قەڵغانەکانی سەفوان نەما بوو فەوتا بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناردی بە شوێنی ئەو قەڵغانەکان و شتەکان هەمووی وەکو خۆی پێیداوە و پاشان فەرمووی بڕێکیشی فەوتاوە چیت ئەوێ لە جیاتیا بدەینێ پارەت ئەوێ قەڵغانی ترت ئەوێ چیت ئەوێ. ئەویش وتی لا يا رسول الله لأن في قلب اليوم ما لم يكن يومئذ. وتی ئەو ڕۆژەی کە تۆ شتەکانت لێم وەرگرت ئەو ڕۆژە من دڵێترم هەبوو یاشتان مسلمان نەبوو بووم. بەس پاش ئەوەی کە تۆم بینی بەو عەدالەتیە بەو دادگەریە کە من هەم لە ژێر دەستی تۆیە کە من حتا سەر ئێسقان دژایەتیتم کردووە ئێستا دێی بە سپاردە بە عاریە بە ئیستیعارە شتەکانم لێ وەرەگری کە ئەمەم بینی بەڕاستی دڵم گۆڕە و مسلمان بوو ئەوانەی کە فەوتاوە ئەوە من ئەیبەخشمە خوا دڵی من ئەمڕۆ دڵێکی ترە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حتا لەگەڵ ئەوانەشی کە مسلمان نەبوون ئاوا معاملەی کردو. خۆشەویستەکانم جابری کوڕی عەبدوڵڵاه سەحابەیەکی زۆر بەڕێز بوو، قەرزێکی کردبوو لە ئیحتیاجیە، باوکی شەهید بوو لە ئوحودا و خوشکێکی زۆر ئەو تەنیا برایان بوو خوشکێکی زۆری کەوتووە سەرە، حاڵی زۆر لەلایەن مادیەوە زۆر خراپ بوو. قەرزی کردو لە کابرایەکی جوولەکە، هادوتی ئەی پێغەمبەری خوا مەوعیدی قەرزەکە هاتووە و نازانم چی بکەم. ئەلەو کاتەشە لە خەزانەی مسلمانانە هیچ نەبوو، شتێکی وا بەدەستەوە نەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەرزەکەی باتەوە. پێغەمبەری خوا لەگەڵ یا ڕۆیشت بۆ لای کابرای جوولەکە، تەماشاکەن خۆشەویستەکانم، ڕۆیشت بۆ لای کابرای جوولەکە و زۆر تەکلیفی کرد کەوا یەک ماوەیەک هەر ماوەیەک چاوەڕوانی بکە تا شتێک دێت و ئەیدەنەوە. کابرای جوولەکە وتی یەک ڕۆژ چاوەڕوان ناکەم، یەک ڕۆژ چاوەڕوان ناکەم. دووبارە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی شەرح کرد کە وەزعی ئەم پیاوە ئاوایە ئێستا بەدەستێوە نییە ئینشاء الله بەس هەبێ ئەیدەینەوە پێت. وتی بەخوا یەک ڕۆژ چاوەڕوان ناکەم. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچی نەوت، هاتەوە بۆ لای ئەصحابەکانی فەرمووی شتێک کۆ بکەنەوە با قەرزەکەی جابر بینەوە. کابرای جوولەکە چاوەڕوانی ناکە، چاوەڕوانی لێ ناکە، تەواو قەرزەکەیان بۆی بردەوە. ئەی خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەیتوانی ماڵەکەی هەڕاجکە، دوکانەکەی هەڕاجکە وەکو هەر دەسڵاتدارێکی تر، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرگیز شتی وا نە لەگەڵ مسلمانە لە لەگەڵ جوولەکەیە نە لەگەڵ غەیری ئەوانەشە شتی وا هەرگیز ناکات. تەنانەت برا بەڕێزەکانم کۆتایی بابەتەکەمان بەوە ئەهێنین سەحابەیەکی پێغەمبەر هەبوو صلی الله عليه وسلم، باوکی ژنی بۆ هێناوە عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاس، باوکی ژنی بۆ هێنا بۆ ئەمیش گەنج بوو. باوکی چوو سەردانی کرد تەماشای کرد ژنەکەی زۆر بێتاقەتە، وتی بۆ بێتاقەتە؟ وتی وەڵڵاهی 2 مانگە تۆ منت هێناوە بۆ عەبدوڵڵا هەر وەکو چۆن بڵێ من غەریبەیەکم لەم ماڵە هەر ئاوە. ئەویش هاتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم شکاتی لێ کرد، وتی ئەی پێغەمبەری خوا عەبدوڵڵای کوڕم ژنم بۆ هێناوە و شەو نوێژیەکە حتا بەیانی بە ڕۆژی ها بە ڕۆژوو ئیتر هیچ ئەوکەوەتان نەژنم بۆی نەهێنابێ.
پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگی کرد فەرمووی عەبدوڵڵاه بیستمە کە تۆ بە ڕۆژ های بە ڕۆژوو بە شەوی شەو نوێژیەکەی تا بەیانی وتی بەڵێ ئەی پێغەمبەری خوا فەرمووی ئیتر شتی وا مەکە ئیتر شتی وا مەکە چونکە لاشەت حەقی ها بەسەر تۆ جەستەت چاوەکانت حەقیان ها بەسەر تۆ ئەگەر زۆر ڕۆژوو بگری تەسیر لە چاوەکان تەکا ئەگەر هەموو ڕۆژێ ڕۆژوو بگری و خێزانەکەتیش حەقی ها بەسەرتەوە تۆ ئەبێ عەدالەت بی لە بەینی عیبادەت و لە بەینی بەجێهێنانی حەقی جەستەت و حەقی میوانت و حەقی خێزانت و حەقی ئەو خەڵکە تۆ ئەبێ عەدالەتی بپارێزی ئینسان ئەبێ هاوسەنگی بپارێزێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕازی نەبوو عەبدوڵڵاه وا بکە و شێوازێکی تری بۆ دانا کەوا ئەوەنە ڕۆژە بە ڕۆژوو بە ئەوەنەشە شەو نوێژی بکە تاوەکو حەقی ئەوانی تر جێبەجێ بکە حەقی میوان حەقی جەستە حەقی ژن حەقی مناڵ حەقی کاسبی ئەمانە هەمووی پێویستە جێبەجێ بکرێ یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی یا ڕەبی لەو کەسانە بین کەوا لە ژیانمانە عادل و دادپەروەر ئەبین شوێنکەوتووی ڕاستەقینەی پێغەمبەری خوا ئەبین صلی الله عليه وسلم